هاوڕێکم هاوسەرەکەی وەختی خۆی باوکی بە بەردەوامی لە دایکیاوە. ئەم کوڕا ئێستا کوڕەکانی بە هەمان شێوە هەمویان نەک یەکدانەشیان هەمویان بە هەمان شێوە لە مناڵەکانیانە دەنەوە لە ژنەکانیانە دەنەوە. پێی ئەڵم بۆچی قبوڵیەکەی ئەڵێ لە یەکەم دقەوە ئەو قسەی پێوتم بە دەستگیرانی هەستم پێ کردووە کام شتە هەیە بە دایکم و کەسوکارم وتووە من نامەوێت زەواز لەگەڵم کەسە بکەم هەستم پێ کردووە لە ئێستاوە ئەوێ خۆی بسەلمێنێ لە ئێستاوە بە منەڵێت کە ئەگەر من هاوسەرگیریم لەگەڵ کردی پێم وتی پەرداخیاوم بۆ بێنە بۆم نهێنای خۆ ئاسایە شتێکی ئالی پەرداخیاوە بۆ هاوسەری خۆدۆنی ئاسایی بەداخەوە ئەمە بە بینەرانی ئازیزی کەناڵی دیمەن تیڤی ئەڵێم یعنی لێدان چ کاتێک چارەسەر بووە ئەنی لێدان بەکارێنی بەرامبەر بە کێ بەرامبەر بە دایکی مناڵەکانت بەرامبەر بە خێزانت بەرامبەر بۆ کەسەی کە متمانی پێکردویت و هاتووە لەگەڵ تا ژیانێکی هاوسەری دروست بکات ینی ئەوەی کە تۆ باست کرد بەڕاستی داخێکی گەورەیە چونکە ئایا ئەگەر بۆ سلماندنی خۆی بێ ئایا بە لێدان خۆی سلمێنێ ئەنی هەموو پیاوەتی خۆی بە لێدان بەعکسەوە ئەوە وای لێکات زۆفی پیشانەیە ئەو پەڕی لاوازیە لەو پەڕی لاوازیە تۆ پەنابی بۆ لێدان مناڵەکەم دانیشتوم بەڵام قەت وەکو جارانی لێ نەیە تۆ لەبەر چاومە ئەشکێت ئەو دڵە ئەشکێت جاری پێ بەرنامی پێشوو باسیەوەمان کردمان دڵێ کەشکا چۆن چاکیەکەیتەوە قرسە چاکردنەوەی جادی سال ئەچێتەوە سەر هەمان مۆزوعی خێزان کاڵە لە دەستگیرانیە من بە دایک و خوشک و ئەوانە وتومە من ئەمەوێ نامەیە لەگەڵم کەسە لە دەستگیرانی هەستم پێ کردووە کە زیادە ڕۆی ئەکال لە یعنی ڕەفتاریە پێیان وتوم ئێمە تازە ئەجری هەممان حازر کردووە ئەی بۆ حەیامانە چێ و تازە چۆن جیابیتەوە ناتوانم بیڵێ ینی ناتوانم دەری بڕم کە شتێکی وا هەیە بزەبێت ئەمەی کە باست کرد زۆر گرنگ بوو ئەمە لەسەری بۆستم خۆشەویستان چەنەها کەسێ لە کاتی دەستگیرانی هەستەکە کە ئەم پیاوە بەکەڵکی ئەم نایەتی یاخود ئەم ژنە بەکەڵکی ئەم پیاوە نایەت چەنەها شتی وامان بینیوە بەڵام مزین دەوروبەرەکەی پێڵەن چڵەن ئەخر ئەی بە حەیامانە چێ ئەی بە تازە وعدمان ناوە کوراڵێ ئەی بە تازە ئاهەنگەکەمان کردووە عیبەت چییە تۆ ئەمە ژیانی دوو کەسە ژیانی دوو کەس بۆچی بە عیبە وێرانەکەی لە کاتی دەستگیرانیا کە زانی بە یەک ناشێن تەواو باجابنەوە بۆچی ماڵیان وێران بێ زۆر ینی لەلام قرس بوو ڕاستە ئێمە ینی بەرنامەکە تایبەتە بە خاتونەگینە پیاویش هەیە بە هەمان شێوە قەدری لێکرێ بەڵام باسی دەنگی و ئافرەتاناکەین کە زۆر سەختە ینی تۆ لە ماڵێکا لەگەڵ کەسێکاژی بەڕاستی ژیان هەبێ قەی ناکە بەڵام ئەو پێی ناوترێ ژیان من مناڵ بووم شتێک زۆر لەلام هین بوو کە بۆچی ئافرەت دەنگ هەڵنابڕێ لا نێشتا پیاوێک بڵێن ئافرەتێکی هێنا دوای هاوسەرگیری زانی کە ئەم پیاوە بە تەواوی جەستەی سوتاوە یعنی ئیتر لە هەموو شتێک ینی هیچ مافێکی پیاوەتی هیچ پێوە نەماوە ئەم ئافرەتە عفو پیاوەکە بە تەواوی جەستەی سوتاوە لە دوای گواست ئەمە بڵێن ئەمەیان زانیوە ئەم ئافرەتە لە دوایەوە قبوڵ یەکات دانیشێ بە بەردەوامی قبوڵ یەکات قبولکردن زۆر ئاساییە ئینسان عیبێکی هەبێت بێتە بەرامبەرت پێت بڵێ من فڵانە عیبم هەیە پێشتر بیڵە تەوانەمە هەر لە ئاینی پیرۆزی ئیسلامی شادانراوە هەبێ ئەو دوو کەسەی کاتێک کە ئەیانەیە هاوسەرگیری بکەن هەرچی عیبێکی جەستەیی یاخود هەر شتێکیان هەبێ ئەوێ بۆ یەکتری باسکەنەگینە ئەو زەواجە ناکرێت چکە تۆ گەر عیبێکت هەبێ لای کەسی بەرامبەر نێڵێ ئەمە هەر دروست نییە حتا دروست نییە لە عەقدی زەواجە ئەوە دروست نابێت کە تۆ کەشت عیبێکی گەورەت هەبێ و نتوانی بە کەسی بەرامبەری بڵێ ئاسایی بوو ئەموو داشە ینی ئینسان شوکا بە کەمەندامێک ینی زۆر تەبیعیە بەڵام بۆچی دەست خۆش پەیامەکەت گەشت